جوات وزیرên Herêma Kurdistanê heyama not roj ji bo Wezareta Karûbarên Civakî dest nîşan kiriye ji bo piştgirînê bû tevahiya kêm endaman bike û ji nûvra rêjeya kêm endambûna wan diyar bike. Wezaretê çend bingeh ji bo kêm endaman vekiriye û têde her kêm endamek formekê werdigire. Piştre rojek ji bo kêm endaman tê diyarîkirin. Heya serdana lijneya taybet bi diyarîkirina rêjeya kêm endambûnê bikin. Hejmarek ji wan kesên ku rêjeya kêm endamiya wan bilind nikarin serdana bingehan bikin. و داخواز dikin Wezareta Karûbarên Civakî çend lijneyeke gerok pêk bêne. لێرە بە باشتر دەیوچینەی لا ڕەحمە لێ ڕەوانجیش سڕەما لۆدانێ 20 ڕۆژەکەەوە لێش چینە جێشتکەوت والله خراپ و عەزی کەمەندامی خراپە زۆر لۆی خەراتر 9000 لا من ساعات هشتا وليرما لا هشتي بيانيو ليرما تسليم كرديا او يكون كان دخينتوا انه كان جنناتيه بكيف اخو كابرا لو خوياني شليو اما جو سبتان لبر رجاك هاي ساعه شويه دبي بسينيرا اولا بركيني فورمكي او دبي بسينيرا الاحمر يجي الاحمر او رداو خلاص وتازا يعني لبو يكشموي بێ گوتنا ڕێڤەبەرێ تۆرە پاراستنا جivakî هەولێرê rojane li bingehan kar ji bo 800 heya 850 kêm endam têkirin û formê pir dikin. بێگومان تۆ بڵێگەر قەڵەباڵغی دروست نەبێت لەم شوێنە لەوانەشە قەڵەباڵغی دروست بێت بەڵام ئێمە هەر کەسێک کە تا نیهایەتی دەوامیش تا کۆتایی ئەو کاتێکە فەرمانبەر دەوامیان کردووە خەڵک هەبوو بەڕێمان کردو کارەکانمان بۆ ڕای کردووە بەڵام میکانیزمەکەش بە پێی بانقەکانمان داناوە بۆ نمونە هەر بانقۆ چەند ڕۆژێکمان بۆ داناوە و دڵنیاشین لەو کاتێک ئەگەر تەواویش نەبێت ڕۆژانی تر بە متەفەریقە ڕۆژانی شەموو کە دەوام نییە بەڵام ئێمە دەوام دەکەین بۆ ئەوەی خەڵکە بە زووترین کاریشکارەکانی ڕای بکرێت. پشتی ڕاگەاندنە سیستەما نیڤموچەیی بەشێک ji kêm endaman موچەی wan ji 150,000 dînar بۆ 90,000 dînar û bişekî din bۆ 60,000 dînar hatiye kêmkirin. Biryara piştî temamkirina piştgirînên bۆ tevahiya wan kesên ku navê wan di lîsta kêm endamiyê de heye. Ew ên rêjeya kêm endambûna wan ji 165 zêdetir be mûçeyên wan vegere wek berê. Ew kesên rêjeya kêm endambûna wan ji 165 kêmtir be bê mûçeyên wan bên qut kirin.